هەوەساگەل بێنیت باش بەیانیتان خێر بێ. سپاس بۆ ئامادە بوون مامۆستا. تاوا مامۆستا سامان بەدەر لەو بابەتە سەرپەرشتیاری پەروەردەیی شەو چەندی ساڵش مامۆستا بۆ بێکومان بۆیە هەستەکەم ئەم بابەتە ڕێک پەیوەندی بە ئیشەکەی ئەوە هەیە. مامۆستا با بەشێکی گشتی باسی وەک لە سیجێکەش نووسیمانە پەروەردەیەکی تەندروست بۆ منداڵان بە شێوەیەکی گشتی پەروەردەیەکی تەندروست بۆ منداڵان چۆنە دەبێت چۆن بێ؟ بەڵێ بەیانی ئێوە و بینەرانی بەڕێزی باش هیوای ڕۆژێکی پرشادی و خۆشی بۆ هەمووان وەڵام من دەست پێکات دەستان خۆش بێت بۆ خۆی دەستبردن بۆ ئەم تەوەر و باسانە گرنگە چونکە ئێستا ئێمە باسی پەروەردە ئەەکەین باسی پەروەردەیەکی تەندروست بۆ مناڵ ئەەکەین ئەم تەوەرە ئەچێتە هەموو ماڵێکەوە یعنی تر چکە زۆرینی ماڵەکانمان مناڵیان هەیە بۆیە دایک و باوک ئێستا بێ نێوێ ینی بینەری بەرنامەکەی ئێوە ئەبێت بە هیوای ئەوەی کە بەسوود بێت تەمەن بۆ خۆی پەروەردە بابەتێکی فرە ڕەهەندە و هەموو زاناکانیش چ بواری پەروەردە چ بواری سایکۆلۆژیا فەیلسوفەکان لە کۆن و لە نوێدا جەخت لەسەر ئەوە ئەکەنەوە کە سەردەمی مناڵی سەردەمێکی زۆر گرنگە بەڕاستی بە حکمی ئەوەی ئێمە هەمیشە ئەڵێن مناڵ پەڕێکی سپیە ئیتر دەوروبەر یەکەم کەسیش دایک و باوک خێزان شتیتیان نووسێ خۆگەشتی باشمانتیان نووسێن پەڕە سپیە ئیتر بۆ خۆی هەتا کۆتایی ژیانی باشە و پێچەوانە کەشی دروستە یان ئەتوانین بڵێن مناڵ ئەو نەمامەیە کە ئیتر لە سەرتاوە چۆن ئەڕوێت ئاگداروین ئەم نەمامە بەڕاستی بڕوێ هەر لە تەنیشتی نەمامە زۆر جار ئێمە دارێک دانین بۆ ئەوەی کە بە شێوەیەکی ڕاست و دروست بڕوێت دووشت هەیە بەداخەوە دایک و باوکی ئەمە پێویستە لێکی جا بکەنەوە ئەویش بەخێوکردن و پەروەردەکردنە ینی بۆ خۆی دووشتی جیاوازە بەخێوکردن ئەوەیە کە مەسەلەن دایک و باوک خواردن جێحەوانەوە پێداویستی کەلوپەل داواکاریەکانی مناڵ جێبەجێ ئەکات بۆی دابین ئەکات ئەمە پێی ئەوترێ بەخێوکردن بەڵام پەروەردەکردن دیوێکی تر لەمە گەورەتر ئەگرێتەوە کە زۆر جار دایک و باوکەڵێ مامۆستا ینی دێتە قوتابخانە ئەڵێ خۆ من هەموو پێداویستیەکانم بۆ مناڵەکەم دابین کردووە بەڵام هێشتا سێرەکەی مثلەن کەم و کوڕی هەیە کێشەی هەیە ئەم لایەنە پەروەردیەکەی فەرامۆش کردووە کە ئێمە دواتر خاڵ بە خاڵ باسی پەروەردێکی دروست دەکەین ینی ئێمە بیرمان لە چێ وەزارەتێکمان هەیە بە ناوی وەزارەتی پەروەردەوە ئەمە کەم نییە ئەگەر بتوانین ئەم وەزارەتە وەک پێویست ڕۆڵی خۆی ببینێ بابەتێکی تر ئەوەیە کە یەکەم خوێندنگە بۆ پەروەردەکردنی مناڵ خێزانە بەڕاستی لە خێزانەوە دەست پێ ئەکا اینجا کۆمەڵێک کارکتەری تر کۆمەڵێک شوێنی تر لایەنی تر دەبێتە کاریگەری دەبێت لەسەر پەروەردەکردنی مناڵ ئەوانیش خێزان دوای خێزان قوتابخانە اینجا هاوڕێ اینجا ڕاگەیاندنەکەی بەڕێستان اینجا مزگەوتەکان اینجا کۆمەڵگە بە شێوەیەکی گشتی دەستخۆش زۆر باشە مامۆستا کاتێک کە باسی پەروەردەکەین مامەڵەی دایک و باوکە گرێتەوە ئەو ڕەفتار و مامەڵانە چین کە ئەبێت دایک و باوک بەرامبەر منداڵەکەی نیکات بەڵێ دەست خۆش بێت بخۆی ئەمە کرۆکی تەوەرەکەیە ینی کۆمەڵێک شت هەیە بۆ ئەوەی مناڵەکە پەروەردەیەکی دروست بکرێت دایک و باوک ئەبێت دوورکەوێتەوە لێ ئیتر لە دابوونەریت و لە کولتوری کوردەواریە بۆمان ماوەتەوە بەڵام ئێستا علم ئێستا زانست دەڵێ ئەمانە هەڵەیە ئەمانە نەکات کەواتە ئەگەر ئەمانە نەکات ئەبێ پێچەوانەکەی بەرامبەر مناڵەکە بکات ڕێکە بێتە پەروەردەیەکی ئێستا تۆ پێمانەڵەی کە دایک و باوکە کاتێکە مناڵێکیان هەیە لە ماڵەوە ئەم شتانە 1 2 3 4 نەکەن بەرامبەر مناڵەکەی بێگومان خاڵ یەکەم بۆ پەروەردەیەکی دروست ینی نازی زۆرە نازی زۆر بۆ مناڵ لەلایەن دایک و باوک نازی زۆر وەک چۆن مامۆستا دایک و باوکی گوێ لێ مێڵێ مەبەستی چییە زۆر جوانە زۆر جوانە پرسیارەکە ئەوەیە کە تۆ نازی زۆر بریتە لەوەی هەموو پێداویستیەکان هەموو داواکاریەکانی مناڵ جێبەجێ بکەی یعنی خۆشەویستی و نازی زۆر دەبێت لێکجا بکەینەوە حاڵەتێکمان هەیە ئەڵێ ئەگەر دایک و باوکێک قسەیەکە ئەڵێ ئەگەر دایک و باوکێک 20 ساڵە زەواجیان کردووە لە دوای ئەم 20 ساڵە یەک مناڵیان ئەبێ دکتۆریش پێیان ئەڵێ ئیتر مناڵی ترتان نابێت نازی زۆری بدەنێ بریتە لەوەی کە ئەگەر مناڵێک لە مارکێتێکە داوای 4 شت ئەکا دەبێت پێی بڵێ تۆ بۆ تێ تەنها 2 شت هەڵگری خۆ ئەگەر لە بری فرمێسک خوێنیش لە چاوی هاتە مناڵە نابێت داواکاریەکانی جێبەجێ بکرێ هەمووی غەرقی ئەکا لە ناز لە دابینکردنی پێداویستیەکانی هەرچی وت بە قسەی ئەکا ئەمە بریتە ئەکاتە نازێکی زۆر تەمان ئەمە بۆ داهاتوو کاریگەری و کارەساتی زۆر گەورەی بەدوایەتی عنیبانی منێ بۆ بەڕێستان بێنمەوە بۆ بنێرانی بەڕێزیش
کاتێک کە دایک و باوکێک مناڵێک ئیتر گەر کوڕەگەر کچە بارەوە کارێک بێ یعنی غەرقی ئەکەن لە نازی زۆرە ئەم مناڵە بە مناڵی فێر نەبوو بڵێن نییە بڵێن نابێ کە گەورە ئەبێ ئەگەر کچە خۆ زەواز ئەکا خۆ دیسان ئەگەر کوڕیشە دیسان هەر زەوازەکە ئەلم کاتەیە کۆمەڵێک گرفت لەگەڵ هاو بەشەکەیە لەگەڵ هاوسەرەکەیە لەگەڵ مەسەلەن هاوژینەکەیە گرفتی بۆ دروستە بێت چونکە ئەم لە مناڵی فێر نەبوو بڵێن نابێ یان بەسە یان تەنها ئەوەندە فێر بوو هەموو شتێکی بۆ دابین کرێ ئەو کات لەو حاڵەتەیە گرفتی بۆ دروستە بێ خاڵی دووەم ئەوەیە کە مەسەلەن تۆ دایک و باوک بەراوردکردنی مناڵەکانیان بە مناڵی تر یعنی زۆر جار ئێمە جۆمان لێ ئەڵێ کوڕی خاڵەکەت یەکەمە لە قوتابخانە بۆ تۆ یەکەم دیت مەسەلەن کچی مامەکەت پورزاکەت ماشەڵڵا چەند پاک و خاوێنە تۆ بۆ وا پاک و خاوێنی ئەو هایە یعنی هەر جۆرە بەراوردکردنێک بێت لە نێوان مناڵە تەنانەت ئەزانی لە نێوان گەورە شار بەراوردکردن بەخۆی شتێکی ناخۆشە بۆیە مناڵ ئەکوژرێ ئەی مامۆستا پێشنیازی تۆ ببرە قسەکەشتە بڕم بۆ بۆنە دایک و باوکێک ئەو دایک و باوکان زۆر جار شتم جۆ لێ بووە لە بری ئەو بەراوردکاریە دایکەکە ئەوێ پەیامەکە بگەێنێ بە مناڵەکەی پێی بڵێ کاکە ژیان کوڕی پورەکەی کوڕی خوشەکەی من لە تۆ زیرەکترە ینی چۆن لە پێشنیازی تۆ بۆ گەیاندنی ئەو پەیامە بە منداڵەکە چۆنە جوانە تەمان خۆی هەر وشەی گۆڵ ئەکرێ بڵێن گۆڵ ئەشکرێ بڵێن گۆڵ هەر گۆڵە بەڵام گۆڕیمان بەڕاستی هەمان پەیام ئەمانەوێ بگەێنین لە بری ئەوەی بڵێن کوڕە خاڵەکەت کوڕمامەکەت پورزاکەت لە قوتابخانە یەکەم بووە چی لە تۆ کەمترە تۆ چیت لەو کەمترە بۆچی تۆ یەکەم نیت ئەکرێ بڵێن ئەزانی کوڕی فڵانە کەس تەمەنی درێژ بێت ماشەڵڵا ئیشەڵڵا هەر سەرکەوتووتر بێت لە قوتابخانە یەکەم بووە وەڵی من زۆر بەدڵمە ئەو با بڕۆین بۆ ماڵیان با دانیشین بزانین ئەو چۆن یەکەم بووە چی کردووە یەکەم بێ با تۆش وا بکەی منیش پێم خۆشە منیش هاوکارتە بم هەر هەمان پەیامە بە دیوێکی تراگەیانمان خاڵێکی تر ئەوەیە لە پەروەردەی دروستە بەڕاستی ناو ناتوەرێ ینی دەزانی ناو ناتوەرە لەلایەن دایک و باوکەوە بە مناڵەکە و تراوە ئەگاتە قوتابخانە لە قوتابخانەم هاوڕێکانیان قوتابی ئەبیستنەوە کێشەی بۆ مناڵەکە دروست کردووە چەند وشێکی بەسیتە ڕەنگە ئێمە لە ماڵەوە بەکاری بێنین بەڵام کارساتی گەورە یان کاریگەری گەورەی زۆری بەنمونە ینی من جۆم لێ بۆ دایک و باوکە پێ تۆ چاوخڕ مەسەلەن گێش دوو لە ڕووی ئەوە بینەران بێدەماغ بێمێشک یعنی تەنانەت لە ناوە وەک پێویست ناوەکی خۆی بەکار نەهێنراوە ینی مثلەن ئێمە لە لای خۆمان مستەفا ئەکەینە بچە محەممەد ئەەکەینە هەمە ئەحمەد ئەەکەینە ئەها هەتا کۆتایی ئەمەش بۆ خۆی کاریگەری خۆی گەورەی هەیە بۆیە هیچ ناوێک هیچ ناتۆرەیەک نابێ بخینە پاڵ مناڵ ئەگەر باڵای کورتە خۆ فەقیرە دەسەڵاتی ئەمچی خۆ ئەگەر درێژە خۆ ئەگەر لاوازە خۆ ئەگەر قەڵەوە خۆ ئەگەر چاوی خڕا چاوی نازان پرچی هەر چۆنیەکە ئەمە دەسەڵاتێکی ئەوی تیانە دەبێت دایک و باوک ئاگداری ئەو خاڵە بێ شتێکی ترمانەیە لە پەروەردەیەکی دروستە باسی ئەوە کە سزایە بەڕاستی بە هەموو شێوەیەک دایک و باوک دەبێت دوورکەوێتەوە لە سزادانی مناڵ چه سزای جستەیی بێ کاریگەریەکانی ئاسەوارەکانی دەرکەوێ یان سزای دەرونی بێ ئەگەر بە بەکارهێنان نوێژەیەک بێ بڕۆ ئەکەی هەتا ئێستا هەتا ئەم کاتەی ئێمە قسەیتیا ئەکەین داخکردن ماوە دایکێک مناڵەکەی داخ کردەوە من خۆم بینیومە لە قوتابخانەیەک لەبەر چی ئەم دایکایان ئێمە لێکۆڵینەوەیەکمان لێ کرد تەمان ئەمە لە ماڵەوە وای لێ کردووە تۆ دەسەڵات تێکرد نییە بەڵام خۆ دەبێ هۆکارەکەی بزانی لەبەروی ئەم مناڵە زۆر حەزی لە برنجە ڕۆژانە دەبێت ئەم دایکە مەسەلەن حەزی کردو ڕۆژانە برنج بخوا ئەمە کێشەی دروست بووە لەگەڵ دایکە هەر داوای برنجی کردو هەموو ڕۆژێ ئەم دایکە داخی کروتیتی دەجارێتە داوای نەکەی تەمان ئەمە هەتا ماوەیەکی دوور و درێژ کاریگەری ئەم داخکردنە ئەمێنێت مامۆستا ئەفولێرە ڕاتەگرم کەواتە ئەگەر مرۆڤ مناڵێک هەڵە بکات دایک و باوکە چۆن سزای مناڵەکە زۆر جوانە طبعا ئێمە سزامان هەیە لە بەرامبەر سزایە سزا ئیتر چۆن ئەڵێ ئەو سەرێتی دەبێ مەسەلەن عقوبەیەکی بدەی مناڵەکە لێپێچینەوەمان هەیە لێپێچینەوە بریتە لەوەی ئەم مناڵە دای بنین مەسەلەن ئەگەر هەڵەیەکی هەیە طبعا مناڵ کەی هەڵاکە کاتێک نازانێ ئەمە هەڵەیە ئەو کاتە هەڵاکە بڕاستی خۆ ئەگەر مناڵ بزانێ ئەمە هەڵەیە بڕوا بکە دەستی بۆ نابە
هەسێکە لە سەرەتاکانی تەمەنا مناڵ ئەجوڵێ دەستی بۆ ئەبە ئاوە ئاگرە هەر چیەکە دەستی بۆ ئەبە دوای ماوەیەکی زۆر ئەم حەزەکە مەسەلەن ئەو گڵاسە ئەو گوڵە ئەو ئینجانەیە ئەو دەرگایە ئەو تەلەڤیزیۆنە ئەو مۆبایلە دەستی لێدا بە دەست ئەوێ شتەکان بزانێت دوای ماوەیەکی تر دەم بەکاردێنێ هەرچی دەستکەوێ کاتە دەمیا ئەوێ لە ڕێگەی دەمەوە یعنی بزانێ ئەمە چییە بۆ ئەوی کە دایک و باوک مەسەلەن لە بری سزا لێپێچینەوەمان هەیە مەسەلەن لێپێچینەوە بریتە لەوەی ئەگەر هەڵەیەکی کرد تازە هەڵەکە ڕوویداوە مەسەلەن ئەو گڵاسە شکاوە باش شکایتر کۆتایی پێهات خۆگەر بشی کوژێ مناڵە تازە خۆ گڵاسەکە چاک نابێتەوە لە ئیمتیحانێک کەوتووە مەسەلەن لە بری ئەوەی سزای بدرێ دەی لێپێچینەوەیکی لەگەڵاکەی دوو بە دوو دانیشی لەگەڵیا بۆی هەمیشە ئێمە ئەڵێن با پەیوەندی نێوان دایک و باوک و مناڵ پەیوەندیەکی هاوڕێتی بێ پەیوەندیەکی پرسۆز و خۆشەویستی بێ بۆ ئەوی دەرگایە بۆ ئەم مناڵە بکەینەوە هەرچی هەیە لە ناو قوتابخانە لە ناو گەڕەک لە ناو کۆڵان لە ماڵەوە بۆ ئێمەی باسکە کوڕم بۆچی لە قوتابخانە لە فڵان وانە کەوتوتە ئەگەر ئەم پەیوەندیەکی دروست بێ لە نێوان دایک و باوک و مناڵەکەیە مناڵەکەەوە کارەکەیت پێ ئەڵێ لەبەر فڵان هۆکار من لە فڵان تاقیکردنەوە کەوتوم هۆکارەکەمانزانی ئەو کات چیە بێ ئەو کات دیاریکردنی چارەسەرەکەی زۆر ئاسانە لەگەڵ لێپێچینەوەکەشا سنوورێک ئەبێ بۆ مناڵ هەبێ لەلایەن دایک و باوکەوە یعنی دەبێ ئێمە هەمیشە ئەڵێین مامۆستای بەڕێز با پەیوەندی تۆ قوتابیەکانت پەیوەندیەکی پڕێز و خۆشەویستی بێ بەڵام سنوورێکی خەیاڵی خەیاڵێکی وەهمیش هەبێ لەگەڵ قوتابیەکانە ئەم قسەیە بۆ دایک و باوکیش زۆر گرنگە سنوورێک بۆ مناڵەکاندا لە ماڵۆ دابنێن لە بەرامبەرە لە بری سزادان ژینگەیەکی هەیە منمان پێویستە بۆ مناڵ لە ماڵەوە ینی بڕوا ئەکەی ئێمە لە قوتابخانە من بۆ خۆم مناڵم بینیوە بێتاقەت بوو وەختێک کە لێم پرسیوە بۆ بێتاقەتی و تێتی مامۆستاییست نییە لێکۆڵینەوەمان لێ کردووە و تێتی وەڵای مامۆستا لە ماڵەوە دایک و باوکم بەردەوام شەڕیان کاریگەری ئەم ژینگە پڕکێشە و پڕقڕە لە ماڵەوە ئەکاتە سەر مناڵەکە ئەمیشەی گوێزێتەوە بۆ چوە وە قوتابخانە بێگومان کاریگەریە کاتە سەر ئاسی مناڵەکەش زۆر باشە مامۆستا ماشەڵڵا لەبێ زۆرەوەکەی بابەتی ئەو سزادانە ئەمێ تۆزە قسەی لەسەر بکەین مامۆستایانی ئەزانین چی ئێستا لەوانەیە بۆ کەسێکی سەرپەرشتیار پەروەردەی کەسێک کە پەروەردە نازبێ ماستەرێ بە لە پەروەردەی لەوانەیە تعاملکردن بە شێوازی ئەو سزایە لەگەڵ مناڵەکە ئاسان بێ یعنی دانیشێ لەگەڵ ێ سەرەتا قسە بکە بەڵام با تۆزێ واقعی بین بۆ دایک و باوکێک کەسانیارێکی ئۆتویان لەسەر بابەتی پەروەردەیی نییە مناڵەکەی هەڵاکە مناڵەکەی بێزارێکە مناڵەکەی نازام ئیتر دانانشێ ئەو شتانە ئەو تەنها ئەزانێت سزاکەی بەو شێوازە بدە کە خۆی لێ تووڕە بکە و بیترسێنێ و ئەو لەو بابەتە یعنی پێ دوایە هۆشیاریەکی پەروەردەیی بۆ دایک و باوکان زۆر گرینگە یاخود ڕێگایەکی تر هەیە بۆ بابەتە دەست خۆش بێ طبعاً ئەو مناڵی کە بەڕێزت باسیەکەی مەسەلەن زۆرە چۆڵێ دیارە ئێمە لە ڕووی پەروەردەیەوە ئەڵێن باشتی مناڵەکان ئەو مناڵانن کە زۆرە چۆڵێ کە زۆر پرسیارەکە بڕۆ ئەەکەی من وەک سەرپەرشتیاری قوتابخانەکان ئەگەڕێن کۆبوونەوەی دایکان و باوکانمان هەبوو 2 هەفتە پێش ئێستا دایکێک کاتوتی ماوەسا من ئەم کچەی من پۆلی یەک بوو وتی مێشکمی بردووە بە پرسیارکردن لە ماڵەوە دەیوتم وەڵڵا ئەو باشترین مناڵە دانی معلومی بەڕێستانە پرسیاری زۆر لە مێشکێکی بەهێزەوە دێ ڕاستی کاتێک کە مێشکی ئەم مناڵە کۆمەڵی پرسیاری لە مێشکایە ئەوێ بزانێ گڵاسە لە چی دروست کراوە ئەو ئەمدارە لە چی دروست کرا ئەو تەلەڤیزیۆنە چۆن ئیشەکە ئەم مۆبایلە هەتا کۆتایی قسەکەی تۆ تەواوە طبعاً دایک و باوکی بەڕێز پێویستە هۆشیارێکی باشی هەبێت لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی سایکۆلۆژیەوە خۆ ئەگەر نەخوێنەواریشە ڕێزمان هەیە بۆیان خۆ دایک و باوکی ئێمەمانان لە کۆنا هەمووی نەخوێنەوار بوو وەک ئێستاش ئەم تەکنۆلۆژیا و مۆبایل و تەلەڤیزیۆن و ئەم هەموو بەرنامە جوانە نەبوو خۆ دایک و باوکی بەڕێز ئەتوانێت لە ڕێگەی سیرکردنی کۆمەڵێک بەرنامەی پەروەردەییەوە سوودێکی ئێجگار بکەێنێ بۆیە کردنی مناڵ طبعاً یەکێک لە خاڵەکان ئەوە بوو کە مەسەلەن تۆ بتوانی ئەزانی دوژمنی مناڵ وشەیەەکە ئەویش ئەوەیە کە بڵێ دانیشە زۆر ڕقی لە وشەیە زۆر جار ئێمە بینیومانە مەسەلەن لە سەردانیەکە لە میوانیەکە مناڵێکی 5 ساڵە 6 ساڵە 7 ساڵە دایکە کە پێڵێ دانیشە دووسێ دەقە بێدەنگە بێ لە دوای دووسێ دەقەکە دیسان دەسەکاتەوە چۆڵە دیسان ئەڵێ دانیشە دیسان
يعني ئەوە ئەم باشتەکان بە شێوەیەکی زانستی ئەمە لێ بڕوانین مناڵ لە ماوەی 24 کاتژمێرە میقدارێک هەندێک بڕێک جوڵە لە شایەتی ئەبێتەری بەوڕێ هیچ مەجالیتیانێ هەر بۆیە بۆ مناڵوانی وەرزش و هونەری خۆشەوێ لە قوتابخانە لە بەرەوەی جوڵی تایە هەمیشە ئێمە لە قوتابخانەکانی ڕێنمایی دایکۆن و باوکان ئەەکەین پێشتر ڕێنمای قوتابخانەکان ئەەکەین ئەڵێن هونەر و وەرزش ڕۆحی قوتابخانەیە ڕۆحی پەروەردەیە ڕۆحی زانستە ڕۆحی قوتابخانەیە بۆیە تکایە بایەخی پێ بدەن هەمیشە ئەڵێن بە دایک و باوکەکان ینی هیچ نەبێت لە هەفتەیەکە لە کۆتایی هەفتەیە بە ئەم مناڵە بەرینە پارکێک مەزن یاریگایەک هەندێک هەڵبەزێتەوە هەن تەماشاکەی بیدایە کە وەختێکیان بینە شوێنێکی یاریکردن ئەم مناڵە سەرەتا ئەڕوا بە حەماسەوە دوای سەعاتێ سەعات و نیوێک خۆی دێتەوە بۆ خۆی کپووەتەوە خۆی جوان شەویش ڕێک ئەخەوێ شتێکی ترمان هەیە لەسەر بابەتی هەر پەروەردەیەکی دروست ئەوەیە کە جیاوازی نەکردنە لە نێوان مناڵە لە لێوان دایکان و باوکانە دایک و باوک ئەمە کاریگەری گەوری هەیە جیاوازیکردن ئێستاش یعنی ئەم حاڵەتانە تێبینی ئەکرێ بەهۆی ئەمە کچە ئەوە کوڕە بایەخ زیاتر ئەدرێ بە کوڕەکە وەک لە کچەکە تەبەن ئەمە پەیوەندی بە کولتور و دابوونەریتی کوردەواری بەڵام مناڵە کچەکە هەستی پێ کردووە جیاوازی هەیە لە نێوانیانە بەهۆی ئەمە مناڵی یەکەمەوە و مناڵی کۆتاییە و مناڵی مەسەلەن کۆتایی نازی زیاترەوە ئەوە دایک و باوک نابێ هەوڵ بدە جیاوازی مناڵەکان هەست بۆ بکەن کە ئەمان جیاوازی ئەکەن لە نێوان ئەو بابەتە دکتۆر ئوستاز بڵێن مامۆستا هەتا ئێستاش لە بابەتی زمانەوانیش ڕەنگی داوەتەوە بۆ نەها جوانێ بۆ شیرن لە دایک و لە هەندێک ژن و هینەکان دانیشتەوە بە دایکی کوڕانبی کوڕت نەمرێ ینی کچەکە بمرێ ئاساییە بەس بە دایکی کوڕانبی بۆ منەها بۆ ناڵێ بە دایکی کچانبی بۆ منە یاخود کوڕت نەمرێ هەرێک لەوە ینی حتا لە وەک تۆ وتت بابەتە کاستەکەم لە لا ئیرادیەوەیە ها پەیوەندی بۆ مێژووە نەریتیەوە هەیە کە لەسەری پەرگۆشتکراوین و پەروەردەکراوین ڕاست ینی شتێکی تریشمان هەیە ینی هەر لەسەر بیرمان نەچێت لە بابەتی پەروەردەیەکی دروستە دوو پەروەردەییە ئەمەش بەخۆی کاریگەریکی ئەجگار گەوری هەیە لەسەر پەروەردەی مناڵ ینی دوو پەروەردەیی دایکەکە جۆرێک لە پەروەردەیی باوکەکە بە جۆرێکی تر دایکەکە دەڵێ مەسەلەن سەعات دەبێت تۆ بخەوی باوکەکە ئەڵێ نابا دوانسە بخەوێ مەسەلەن باوکەکە ئەڵێ بەنمونە هەندێک خۆراکمان هەیە ئەم ئەمانە خراپە بانەی خوا دایکەکە ئەڵێ بابی خوا هەندێک جار گەورەتر ئەبێتەوە دایک و باوک ئەکەونە لایە داپیرە و باپیرە ئەکەونە لایە ئەمەش زۆر زۆر خراپە اینجا مناڵیش طبعاً زۆر زانە مەشخۆی ئەزانێ بەوەی کە دائیمەن هەلەکانە قۆزیێتەوە یعنی بەنمونە وەختێک لە مارکێتێکا داواکاریەکی هەیە ئەگەر دایک و باوکەکە بووی دابین نەکەن دەسەکاتە گریان خۆ ئەگەر دایک و باوکەکە تەسلیمی بوون بەو گریانە ئیتر ئەو گریانە وەکو چەکێک بەردەوام بەکاردێنێ تێبینی ئەوە ئەکە ئەگەر باپیرە و داپیرە پشتیان گرت ئەمیش بۆ خۆی ئەو هەلانە بەردەوام چیلەکە ئەقۆزیێتەوە بۆیە دەبێت دایک و باوک یەک جۆر پەروەردە بە یەک ئاراستە خۆگەر باوکەکە قسێکی کرد قسێکی دروست پەروەردەیی ئەبێ دایکەکە بێگومان بڵێ کوڕم کچم قسەکی باوکت تەواوە و ڕێگەش نەدەن ئەگەر باپیرێ ئەگەر داپیرێ ئەگەر هەر کەسێکی ترە لە دەرەوەی خێزان مەسەلەن تەدەخولی پەروەردەکردنی مناڵەکانی کاتە پێت باشە یەک پەروەردەیی هەبێ بێگومان شتێکی ترمان هەیە بەڕاستی مەسەلەن خۆشەویستی و سۆز بۆ مناڵ ئێمە باسی سزامان کرد باسی لێ پێچینەوەمان کرد لە مقابلە دەزانی کاتێک کە مناڵێک لە ئامێزمانەگری دایکەکە باوکەکە هەست بە گەرمی جەستەی ئەکا لە ڕووی تەندروستیەوە ئەڵێ بەرگری لەشی ئەم مناڵە زیادەکە گەرمی لەشی دایکەکە باوکەکە بەرگەرمی لەشی ئەم مناڵە ئەکەوێ ئەم لە ئامێزگرتنە ئەم ماچکردنە ئەم بۆنکردنە لە ڕووی سایکۆلۆژیەوە کاریگەریەکی ئێجگار گەورەی هەیە مناڵ پڕکەین لە خۆشەویستی پڕکەین لە سۆس بۆ لەبەر ئەوەی ئەم مناڵانی ئێستا مناڵن چەند ساڵێکی تر ئەمان شەبن بە دایک و باوک ئەوەی ئێستا دایک و باوکە لەگەڵ مناڵەکانە جێبەجێ ئەکا گومانت لەوە نەبێ کە ئەم مناڵانە وەختێک گەورە ئەبن لەگەڵ مناڵەکانی خۆیانە دووبارەیەکەنەوە زۆر باشە مامۆستا چی سەبارەت بە وشەکانە وشانی کە دایک و باوک لە دەمیان دێتە دەرەوە ئایا ئەبن بە بکوژەری مناڵەکان بێگومان یعنی ئێمە مەسەلەن کۆمەڵێک وشەمان هەیە لە وشانە کە دایک و باوک نابێ بەکاری بێنێ زۆر جار ئێمە دانیشتوین ئەڵێ خۆ تۆ بە هیچ نابی بڕواکەی ینی خۆم جۆم لەوە بۆ بەڕاست تۆ بە هیچ نابی خۆ تۆ هیچ بە هیچ ناکەی
مثلەن خۆتۆ مشکتیان نییە بەڕاستی دوو لە ڕووی ئەو بینلانی بەڕێز یعنی ئەم وشە نەرێنیانە دایک و باوک پێویست ئەکا بە هەموو شێوەیەک لی دوورکەوێتەوە لە مقابلە هەندێک گوشەی جوانمان هەیە کە ئەم مناڵە یعنی بە من وێنەیەکی یەک ڕۆژ ماوەی 24 کاتژمێر بینە پێشاوی خۆمان دەبێت دایک و باوک ئەم وێنەیە ڕۆژانە دووبارە کاتەوە بەیانی زوو کە مناڵە لە خەو هەستا بەمەرجێ شەو زوو خەوت بێ جا ئێمە ئیسە پەروەردەی جەختە کاتەوە لەسەر شتێک بۆ زانیاری ئێوە و بینەرانی بەڕێزیش ئەڵێ کەمترینی قسە لەگەڵ مناڵا بکەین زۆرترین کردەوەیان پێ پیشاندەی بەنمونە لەبری ئەوەی بڵێن زوو بخەوە خۆمان دەبێت زوو بخەوێت لەبری ئەوەی بڵێن مۆبایل و ئەنتەرنێت زۆر بەکارنێن نەبێ خۆمان کەمتر بەکاری بێنی کە بەیانی زوو هەستا ئەم مناڵە فێرکەین یەکەم شت پێخەفەکانی خۆی ڕێخا با خۆی ڕێکیخە دوو مەسەلەن سەر و چاوشۆرین و خۆڕێ خستن و ئەوانە نان خواردن فێری کەین کە پێخەفەکانی خۆی ڕێخست سێوەختە لە کاتی خۆیان نان بخوات فێری کەین ئەرکەکانی قوتابخانە و دەوامی لە کاتی خۆیان بچێتە قوتابخانە و بێتەوە و ئاگداری ئەرکەکانی بێ فێری کەین ئەلەو کاتانەیە ئاگداری پاک و خاوێنی خۆی بێ هەر لەو 24 کاتژمێرەیە وەرزش بکا و تێکەڵ ببێ گرفتێکی تری ئێمە ئەوەیە ئێستا مناڵانی ئێستا کەمتر تێکەڵا بن بەڕاستی ئەمیش کارە ساتە زۆر خراپە مناڵ سجن بکەین بند بکەین لە ماڵێکە مناڵی جاران مەسەلەن زۆر تێکەڵ ئەبوو کە ئەم تێکەڵ بوونەش بۆ خۆی کارەساتی بە دوای خۆیان نەهێناوە بۆ لەبەر وەختێک کە تێکەڵ ئەبێ لەگەڵ مناڵی دەوروبەرە دایک و باوک حەقا چاودێری بکە قچێکە با بچێت تێکەڵ بێ چونکە کە تێکەڵ ئەبێ فێری گفتوگۆ بێ لەگەڵ مناڵی گەڕەکە بەمەرجێ با تێکەڵی مەسەلەن مناڵە باشەکان بێ فێری ئەوە ئەبێ مەسەلەن فێری لێبوردونە بێ ئەگەر هاوڕێکی هەڵی بەرامبەر بکە فێری گفتوگۆ ئەبێ فێری ڕاگۆڕینەوە ئەبێ هەندێک جاری یاری شتەکەن فێری هاوکاریکردن ئەبێ لەگەڵ ئەوەشە باسی جوڵەکەمان کرد ئەو جوڵێش ئەتوانێت چی بکە ئەتوانێت دەربڕێ بەشێکی تر لە پەروەردەیەکی مەسەلەن ئەوەی دروست مەسەر خەڵاتکردن و هاندانی مناڵە ینی چۆن خەڵاتی بکەین چۆن هانی بدەین ینی ئێمە زۆر جار لە قوتابخانەکانە گرفتی ئەوەمان هەتا لەلایەن مامۆستاکانەوە خەڵاتکردنی مناڵەکان کاریگەریکی زۆر گەورەی هەیە ئێستا ئێمە لە هەندی قوتابخانە تەنها ئەستێرەیەکی ئەدەنێ ئەستێرێکی زۆر بچووک مامۆستا دروستی کردووە یان لە بازاڕ ڕەنگە زۆر نرخێکی زۆر ئەوەی هەبێ ئەم ئەستێرە بچووکە ئەم مناڵە کەوەری ئەگرێت کاریگەریکی ئەجگار گەورەی هەیە دوو جۆری خەڵات و پاداشکردنمان هەیە دەست خۆش بێ ئافرین مەسەلەن گوڵەکەم زۆر بەدڵمە وەڵامەکەت لەگەڵ ئەوەشا مەسەلەن قەڵمێکی ئەداتێ شتێکی بەسیتی ئەداتێ ئەم هاندان و خەڵاتکردنە لەلایەن دایک و باوکەوە لە بەرامبەر کارێکی باشە ئەمەش بۆ خۆی کاری لەسەر ئەو بابەتی هاندان و دەستخۆشیەک خاڵەکێ زۆر گرنگە ئایا ئێستا ئێمە گەورە بۆ نە کەسێک لە تەمەنی من و شیرن بۆ منە کاتێک کە مجامەلەمانەکان ئەمڕۆ من جلەکەم جوان نییە کەسێک پێ مەڵێ جلەکە جوانە هەستەکەم مجامەلەیە و پەیوەندی بە شتێکەوەیە مناڵ هەست بۆواکە بێگومان یعنی بۆ یەکەم قسەی من ئەوە بوو مناڵ قۆناغی مناڵی قۆناغێکی زۆر هەستیارە سیر کە مناڵێکی ئەگەر ساڵێکە وەختێک لە ئامێزی دایکی ئابێ بێدەنگ و کپە بەس لە ئامێزی دایکی وەریگرە حەزەکەی ئەیبینە ئامێزی مەسەلەن لە دوای دایکە لای خوشکی دایکە بیبە لای خوشکی دایکی بێدەنگ نابێتەوە ژیر نابێتەوە کەوا بوو مناڵ پڕ هەستە هەر لەو خۆناغەوە بابەتێکی تر یعنی لە پەروەردەیەکی دروستە ئەڵێ دایک و باوک پێویستە مناڵ پڕ بکەن لە بەهای باڵا قیەممان هەیە ئەمە کۆمەڵی قیەممان هەیە زۆر گرنگە بەهای باڵام بەست بەستی شایستەبوون بەست بالضبط یعنی بۆیە دایک و باوک ئەبێ خۆیان پێشنگ بن قەدوە بن بۆ مناڵەکە ئەخر ئەگەر باوکێک جگەرە بکێشە ناتوانێت بە مناڵەکەی بڵێ جگەرە بکێشە خۆ ئەگەر مثلەن دایک و باوکێک مۆبایلەکە هەتا دوی شەو بەکاربێنن ناتوان بە مناڵەکە بڵێن وەڵام مۆبایل خراپە لەبەرەوەی دایک و باوکە خۆی بەکاری دێنێ بەهای باڵا بریتیە لەوەی ئەم مناڵە فێری مرۆڤ دۆستی بکەین ینی مناڵ هەبوو وتێتی مامۆستا وەڵام من لە خۆمەوە ڕقم لە هاوڕێکەم وتمە کوڕم بۆ وتێتی وەڵای نازانم سیرکە لە خێزانەوە دی کردووە فێری ئەوە بکەین کە هەموو کەسێکی خۆش بوێ بەتاڵی کەینەوە لە ڕق لە چینە لە گیانی تۆڵەکردنەوە فێری ژینگە دۆستی بکەین مەسەلەن بۆی کە بسکیتێکی خوارد دواتر کاغەزەکەی نایلۆنەکەی بەرێ بیخاتە مەسەلەن سەڵی خۆڵەکەوە فێری مەسەلەن ئاژەڵی خۆش بوێ
سێکە لە وڵاتانی ترە ئاژەڵەکان دێنە ناو ماڵەکان و ناو شەقامەکان و ناو کۆڵانەکان و زۆر کێشەیان نییە بەڕاست ترسیان نیە بەڵام لە وڵاتانی خۆمانە بەداخەوە ئاژەڵەکان لێمان ڕاکەن چۆلەکەکان باڵندەکان هەتا کۆتایی لێمان ڕاکەن فێری ئەوەی بکەین مەسلەن بەهای باڵا بریتێ لە دڵسۆسی بریتێ لە لێبوردن ئەنی دایک و باوک زۆر گرنگە بڵێ ئەگەر کوڕم یەکێک هەڵی کرد بەرامبرت لێ ببوورە دایک و باوک هەبوو توێتی ئەگەر زلێکی لێدا زلێکی لێ بدرەوە بەشێکی تر ئەوەیە مەسەلەن بەهای باڵا بریتێ لەوەی کە فێری ڕاستگۆیی بکەین فێری لێبوردنی بکەین فێری یارمەتیدانی بکەین من نمونەیە بۆ بەڕێستان بێنمەوە قوتابیەکمانێ لە قوتابخانەیەک مامۆساکی بۆ من باس کردی مامۆسا ڕۆژانە خواردن دێنێ لە ماڵەوە خواردن دێنێ مەسەلەن لە ناوەڕاستی دەوامە لە فورسەکەیە لە پشوەکەیە دووسێ هاوڕێی نزیکی خۆی کاتەوە پێکەوە ئەم خواردن ئەخۆن چەند جوانە لە ئێستاوە ئێمە ئەم مناڵە پڕکەین لەم کۆمەڵە بەها باڵای دروستکردنی کەسایەتێکی بەهێز بۆ مناڵ ئەمیش ئەرکی دایک و باوکە کەسایەتی بەهێز بریتێ لەوەی کە ئەم مناڵە فێرکەین چۆن قساکە قسەکردن ئەبێتە بەشێکی گرنگی کەسایەتەکانمە ئەڵێ فڵان کەس کەسایەتێکی جوانیە لەبەروی قسەکانی جوانە لەگەڵ قسەکردنە بەشێکی تری کەسایەتی بەهێزەکە ئەوەیە چۆن هەڵسو و کەوت بکا بنمونە کوڕم کە ئەچیتە ژوورەوە مامۆستا لە ژوور بدە لە دەرگا مامۆستا بەڕوخسەتت بێمە ژوورەوە فەرمووە لە ژوور مامۆستا بەڕوخسەتت ئەتوانم هەندی ئاو بخۆم مامۆستا بەڕوخسەتە من ئەتوانم بچمە مەسەلەن تا تەواڵێتەکان هەتا کۆتایی زۆر باشە مامۆستاییان دەست خۆش بێ تاوان بابەتی زۆرمان باس کرد سپاس بۆ ئامادە بن سپاس بۆ ڕێنمایی و ئامۆژگارەکان بەڕاستی ئێمەش سوودمان لێوێنی بەڕاستی نەکەوە جا لە کۆتایی پێم خۆش ئەگەر ئێمە پرسیارێکمان نەکردوێ یاخود خاڵێکی گرنگە بێ کە ئێمە دەستمان نەخست بێتە سەر بابەتێکە بێ بتوێ باسی کەی فەرموو زۆر سوپاس وڵا من لە کۆتایە دووبارە دەستخۆشیمێ بە وەڕێستان سپاس بۆ بایەخدانتان بە پرس و بابەت و ئاریشە پەروەردەیەکان ئەمە بۆ ئێمەی پەروەردەی جێ دڵخۆشیە کەناڵی کەرکووک هەمیشە دەستی بردووە بۆ ئەم بابەتانە بە هیوام هەمومان پێکەوە بتوانین پەروەردەیەکی دروست پێشکەش بە مناڵەکانمان بکەین زۆر سپاس بۆ ئامادەبوونت دووبارە سپاس بۆ ئێوەش ئازیزان سپاس بۆ مامۆستا سامان سەڵاح ماستەر لە پەروەردە و سەرپەرشتیاری پەروەردەیی کە ئەمڕۆ لێرە بوو کاتی خۆی بە ئێمە بەخشی کۆمەڵێک ڕێنمایی و ئامۆژگاری و ڕوونکردنەوە بەرچاوڕوونی باشیدا پێمان لەسەر پەروەردەیەکی تەندروست بۆ منداڵان